بەهۆی پشتیوانی لە ئەردۆغان داوای دەرکردنی تۆمبارێک لە تورکیا فراوانتر دەبێت. ناکۆکی بەغدا و واشنتۆن دەگاتە لووتکە، سزا و هەڕەشەی ترامپ دەستی پێکرد. مالیکی و سوودانی بکشێنەوە، پێشنیازێکی نوێ بۆ یەکلایکردنەوەی کاندیدی سەرۆک وەزیران لە نێو چوارچێوەی هەماهەنگی ئاشکرا دەبێت. دوای ئەوەی لە کۆڕبەندی ئەنتاڵیا تۆمبارێک ستایشی ئەردۆغانی کرد و ڕایگەیان سەرکردەیەکی بەهێزە بۆ ئەم ناوچەیەش دیموکراسی زۆر گونجاو نییە، بەڵکو بوونی دەوڵەتی بەهێز باشترە. ئەو لێدوانەی باراک ئۆپۆزیسیۆنیە وڵاتەی لە ناوبراو تووڕە کردووە و لەم بارەوە پارتی کۆماری جاپا لە بەیاننامەیەکدا تۆمبارێکی بە کەسێکی نەویستراو لە تورکیا ناوزەند کرد و ڕایگەیان پێویستە لە تورکیا دوور بخرێتەوە بەهۆی ئەو هەڵوێستانەی کە لە بەرامبەر پرۆسەی دیموکراسی لە تورکیا دەریان دەبڕێت. جێی باسا تۆمبارێک جگەلەوەی کە تاوانبار دەکرێت بەوەی کە لە دۆسیەی سووریا هەوڵی دەدا خواستەکانی ئەردۆغان بەدی بهێنێت، هاوکات ئێستا دۆسیەی عێراقیشی بەدەستەوەیە و دەزوەردانەکانیشی کە پشتیوانی دەسەڵاتی مەرکەزیەکان دەکات وای کردووە کە لە لای کوردی ژویستراو نەبێت. لەگەڵ نزیک بوونەوەی پرۆسەی پێکێنانی حکوومەتی نوێ لە عێراق، ئەمریکا و ئێران دەزوەردانیان زیاتر دەکەن. دوای ئەوەی دوێنێ ئیسماعیل قاانی لە بەغدا کۆبوونەوەی لەگەڵ لایەنەکان ئەنجامدا، ئەمریکا ئەمڕۆ لە یەکەم کاردانەوەی بەپێی کەناڵی حەدەس گەمارەی گەیشتنە دەستی دۆلاری خستە سەر بەغدا. باڵوێزخانەی ئەمریکاش لە بەغدا حکوومەتی عێراقی تاوانبار کرد و ڕایگەیان بەشێک لەو لایەنانەی هێرش دەکەنە سەر باڵوێزخانە و بەرژەوەندیەکانی ئەمریکا گرێدراوی حکوومەتی عێراقن. چاوەڕێ دەکرێت ئەگەر حکوومەتی نوێی عێراق بەدڵی ئەمریکا نەبێت، سزا ئابوووریەکانی واشنتۆن فراوانتر بێت. جوڵەکانی ئێستاژ وەک هەڕەشەی ئیدارەی ترامپ دادەنرێت لە ئاگەری چوونە ژێر باری ویستەکانی ئێران لەلایەن چوارچێوەی هەماهەنگی شیعەکانەوە. بەهۆی بەردەوامی بنبەستی سیاسی و نەگەیشتنا ڕێکەوتنی کۆتایی لەسەر دیاریکردنی کاندیدی سەرۆکایەتی حکوومەت، پێشنیازێکی نوێ وەک پلانی کاراڕاستەی سەرکردایەتی چوارچێوەی هەماهەنگی کراوە. پلانەکە داوا دەکات سەرجەم ئەو نۆ کاندیدەی ئێستا ناویان هەیە لەوانە مالیکی و سوودانی و عەبادی بکشێنەوە. بەپێی پێشنیازەکە دەبێ هەریەک لە مالیکی و سوودانی و سەرکردەکانی دیکەی چوارچێوەی هەماهەنگی کاندیدی نوێ پێشکەش بکەن. بۆ یەکلایکردنەوەی کاندیدەکانیش میکانیزمێکی دووگەڕی پێشنیاز کراوە. لەگەڕ یەکەمدا کاندیدەکە پێویستە بە دوو لەسەر سێی دەنگەکان دەبێت. ئەگەر یەکلا نەبووە لەگەڕی دووەمدا کێبڕکێ لە نێوان ئەو دوو کاندیدە دەکرێت کە زۆرترین دەنگیان هێناوە. لە کۆتاییدا و کەسەی زۆرینەی دەنگەکان بەدەست دەهێنێت ڕاستەوخۆ ڕەوانەی سەرۆک کۆمار دەکرێت بۆ ئەوەی ڕاست پێدرێت بۆ پێکێنانی حکوومەت.